بەپێی چەند لێکۆڵینەوەیەکی زانکۆی واشنگتن کە لە گۆڤاری ئینتەرناسیۆناڵ جۆرناڵ ئۆف پەبلیک هێڵس بڵاو کراوەتەوە دەرکەوتووە ڕێژەی خۆکوشتن و تاوانی کوشتن و تاوانەکانی دیکە بە شێوەیەکی زۆر خێرا لە ناوچەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست و دەوروبەری ڕوو لە هەڵکشانە. بەپێی لێکۆڵینەوەکان دەرکەوتووە ڕێژەی قوربانیانی خۆکوشتن و تاوانی کوشتن و دەستدرێژی و جەنگەکان لە ناوچەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست گەیشتۆتە 208,179 کەس لە ماوەی ساڵی 2016دا کە ڕێژەی قوربانیانی جەنگەکان 144,000 بوو لەو بەشەی جیهان کە ژمارەی دانیشتوانەکەی 600 ملیۆن کەسە. بەپێی لێکۆڵینەوەکان ڕێژەی خۆکوشتن و کردەی تونند و تیژی لە نێوان دانیشتوانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست زۆر زیادی کردووە بەراورد بە ناوچەکانی دیکەی جیهان لە 25 ساڵی ڕابردوودا. لێکۆڵەران تێبینی زیادبوونی نەخۆشیە دەرونیەکانیشان لە ناوچەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست کردبوو لەوانە نیگەرانی و خەمۆکی و نەخۆشیە دەرونیەکانی دیکە. لەو بارەوە عەلی میقداد بەڕێوەبەر لە پەیمانگای پێوەرە تەندروستیەکان لە زانکۆی واشنگتن دەڵێ تونند و تیژی بڵاو بووەتەوە و بەرەم هاتوو لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست بووەتە هۆی دروستبوونی نەوەیەکی سەر لێ شێوا و لە مناڵان و گەنجان و ئەوەی خستە ڕوو دوا ڕۆژی ناوچەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست تاریک دەبێت ئەگەر ڕێگایەک نەدۆزرێتەوە بۆ هێنانەدی سەقامگیری لە ناوچەکە. بەپێی لێکۆڵینەوەکان ژمارەی ئەو کەسانەی کە لە ساڵی 2015 لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست خۆیان کوشتووە گەیشتووەتە نزیکەی 30,000 کەس و هەروەها 35,000 کەسی دیکەش بەهۆی تونند و تیژیەوە گیانیان لەدەستداوە و ئەوەش زیادبوونە بە ڕێژەی لە 152 بەراورد بە 25 ساڵ لەمەوبەر لە کاتێکدا ڕێژەی خۆکوشتن لە ناوچەکانی دیکەی جیهان لە 19 زیادی کردو و ڕێژەی تونند و تیژیش لە 12 زیاد بووە. هاوکات ئاماژە بۆشکرەوە ڕێژەی گیان لەدەستدان بەهۆی ئایدزەوە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست 10 هێندە زیادی کردووە لە نێوان ساڵانی 90 بۆ 2015 و توشبوانی ئایدز زووتر گیان لەدەدەدەن بەهۆی وەرنەگرتنی چارەسەری پێویست.